لا مەراسیمێکدا لە کفری خەڵاتی ڕێزلێنان بەخشرا بە هونەرمەندی مەقامبێژی کورد شکورخەیات. بەخشینی خەڵاتی خۆری ئاڵتونی بە هونەرمەند شکورخەیات لە پای 70 ساڵی خزمەت و بەخششی هونەری ئەو هونەرمەندەیە. هۆڵ جمەی دێت لەوانەی هاتوون بۆ بەشداری لە مەراسیمی ڕێزلێنان لە شکورخەیات. ئەو هونەرمەندەی نیو سەدە زیاتری تەمەنی بۆ خزمەتی مەقامی ڕەسەنی کوردی تەرخان کردووە. شکورخەیات لە کفری خەڵاتی ئاڵتونی پێبەخشرا. قسوورم نەکردووە بۆ هەر چوار پارچەی کوردستان من گەشتێکی گەورەم کردووە بە ناو مقاماتە. مقامات 44 مقامم وتووە تا ئیسەکە. مقامی ئەڵاوەیسی، قەتار و خاوکەر، مقامی خورشیدی، مقامی سێگا، چوارگا، پێنجگا، نەهاوەند، عەجەم، ڕاست، وەرفا، مقامی بەیات، زۆرن مقامەکان نایەتێ یادم بەداخەوە. نەوەی ئێستای مەقامبێژانی کفری و گەرمیان ئامادەبوانیان تێکەڵ بە سەدای مەقام کرد. جارێکی تر بەناو ئەلبومە دەوڵەمەندەکەی شکورخەیاتدا ڕۆچوون و شاریان پڕ لە ئاواز و دەنگی ڕەسەنی گەرمیانیانە کرد. بەخشینی خەڵاتی ڕێزلێنان بە کەڵە هونەرمەندێکە مامۆسای مەقامەوە زیاتر لە نیو سەدەی خزمەت بە مەقاماتەکە ئەمە خۆی بۆ خۆی هاندانێکە بۆ ئەو گەنجانەی بۆ ئەو تازە لاوانەی کە هاتوونەتە ناو بوارەکە و بە تایبەت لە گەرمیانەوە لە گەرمیانشە بە تایبەت لە کفریا ئەمە واکە زیاترە و گەنجانە هەن بدرێن بایەق بەم ڕێژکە هونەریە بدەن کە مۆرکی گەرمیانە مۆرکی کفریە مەقامات و زیاتر بایەق بە مەقامات بدەن و بە تایبەت مەقامە ڕەسەنە کوردیەکان کە لەناو ئەم دنیای جەنجاڵی پێشکەوتنی تەکنۆلۆژیات تا ئێستا هیچ کاتێکە مەقامانە کاڵ نەبۆتۆ لەسەر دەستی ئەو گەنجانە و نەوە دوایەوە لە کفریە. ئەم پرۆژەی خەڵاتی ئاڵتونی خۆرە کە ئەم خەڵاتە ساڵانە بە هونەرمەندێکە درێ ساڵانی پێشوو لە سلێمانیا بووە لە ئەم ساڵەوە ئەم خەڵات دێتە گەرمیان یەکەم ساڵمان لە گەرمیان پێمان باش بوو کە بدرێتە هونەرمەندی مەقامبێژ شکورخەیات لە پای 70 ساڵ خزمەتکردنی بە هونەری کوردی. دیارە ئەم خەڵاتە بە سپۆنسەری هەردوو بەڕێز مامپۆڵا و شێرزاد مامۆستا عەلی بوو بە هەماهەنگی ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی. شکورخەیات 70 ساڵە مەقام دەچڕێت. نە ئەو بەبێ مەقام دەژی و نە مەقامیش لە دەنگی ئەو ئەتۆرێت. خەڵکیش پێزانینی بۆ بەخشەشەکانی هەیە. سامانکەریم کورد سات نیوز کفری.